ئێرە نەجەف و کەربەلا یان تکریت و بەغدا نییە. کۆمەڵگای کانی قرژاڵەیە لە 26 کیلۆمەتری ڕۆژاوای هەولێری پایتەختی هەرێمی کوردستان. تەمەنی 53 ساڵە و خاوەنی 13 منداڵە. بچووکترینیان تەمەنی 8 مانگە و گەورەترینیان 25 ساڵە. ڕاتب خەڵکی ناحیەی تەلعەبتەی سەر بە پارێزگای نینەوایە. خەیزانێکی 15 کەسی لە دوو ژووری بچووکدا دەژین و مانگانە 120,000 دینار کرێخانوو دەدەن. لە زێدی خۆی خەریکی ئاژەڵداری بووە. نزیکەی 2 ساڵە بەهۆی وشکە ساڵی ژیانی خۆی و خەیزانەکەی زەحمەت بووە. بۆیە 7 مانگ لەمەوبەر هەموو شتێکی فرۆشت و ڕووی کردە کانی قژاڵە. بەنانی حەڵاڵ دەژیاین و گوندمان هەبوو. بەر و بوومان هەبوو. منداڵەکانمان لە ناو کێڵگەکاندا کاریان دەکرد و خەڵک کاری خۆیان دەکرد. بەڵام ئەوە 2-3 ساڵە بەروبوومیش نەماوە و هیچ نەماوە. لەو ناوچەی ئێمە هیچ کارێک نییە. سواز بۆخوای ساتوینەتە ئێرە کار دەکەین و دەژین. ڕۆژانە بۆ هەر کەسێک 10,000. ڕەنگە جارێک یان 2 جار دەربچێت بە گوێرەی کارەکە. جارێک 2 جار دەردەچێت. سواز بۆخوا خۆم و 3 گەنجم هەیە و کار دەکەین. دەژین و لە مەیدان کارمان هەیە. هەفتەی 3 ڕۆژ کار دەکەین. بزانین خوا بەرەو کوێمان دەبا. ڕەنگە لەوێ کار هەبێ و بگەڕینەوە شوێنی خۆمان. لەوانەیشە هەر کار نەبێ و لێرە بمێنینەوە. ڕاتب نەچۆتە قوتابخانە و خوێندەواری نییە. لەوەتەی هاتوونەتەکانی قژاڵە منداڵەکانی نەناردووەتە قوتابخانە و بەنیازیش نییە بیان نێرێت. ئەوان یان لە کۆڵان یاری دەکەن یان لە ئەلوەی هەولێر کار دەکەن. حەز دەکەم بڕۆم بۆ قوتابخانە. حەزم نەیە بخوێنم. بەڵام بۆ تەواوکردنی خوێندن پارە و توانامان نییە. تەنانەت جلوبەرگیشمان نییە. بەپێی ئاماری ئاسایش و گوتەی سەرۆک عەشیرەتێکی عەرەبی دانیشتوویەکانی قژاڵە 1500 خێزان لەم کۆمەڵگایەدا دەژین کە 750 خێزانیان عەرەبن، واتە نیوەی دانیشتوانەکەی. ئەمە لە کاتێکدایە هەتا ساڵی 2012 کەمتر لە 30 ماڵی عەرەب لەم شوێنە بوون. ئەم کۆڵانەی کە من تێیدام هەموو دانیشتوانەکەی عەرەبن. گەرچی بە شێوەیەکی گشتی لە نێو کۆمەلگاکەدا 750 ماڵی کورد و 750 ماڵی عەرەب دادەنیشن، بەڵام لە هەر ماڵێکی عەرەب بەلانی کەمەوە 10 بۆ 15 کەس دەژین. سەردانی گەڕەک و ماڵەکانم کردن. خۆیان دەڵێن بێکاری، نائارامی، نەبوونی خزمەتگوزاری و بەم دوایەش وشکە ساڵی هۆکاری کۆچی ئەوانە بۆ هەرێمی کوردستان، بە تایبەتی لە مەسڵ و دەوروبەریەوە. بەم جۆرەش بێت هەرێمی کوردستان لە بەردەم شەپۆلێکی بەردەوامی کۆچدایە لە ناوەڕاست و باشووری عێراقەوە. خڵەیف جەدۆ خەڵکی بەعاجی سەر بە پارێزگای نینەوایە و خاوەنی 9 منداڵە. لە دوای هاتنی داعش بەهۆی خراپبوونی دۆخی ئەمنی و ئابووری ماڵ و حاڵی خۆیان بەجێهێشت و لەگەڵ دەیان خەیزانی دیکە چوونە کەمپی هۆڵ و لە بەشێکی کەمپەکە نیشتەجێ بوون. دوای مانەوە لە 3 کەمپی جیاواز 3 ساڵە هاتوونەتە کانی قژاڵە. ئێمە پێشەوەی داعش بێت مەڕ و ماڵاتمان هەبوو ئاژەڵدار بووین. مەڕ نەما و پارە نەما، ئەوە بە جلەکانی بەرمانەوە هاتین. من لە کەمپی هۆڵەوە هاتووم. ئەو چادرگەیە لە ڕۆژاوایە لە سووریا، لەوێەوە بۆم حاڵە هاتین. ئەوە منداڵەکان من کار دەکەن، بەڵام کاریش نییە. کە کار نەبێت نانیش نییە. منداڵەکان ئێستا قوتو کۆ دەکەنەوە، بەخوا جگەلەوە هیچ کاریش تر نییە. هەرم کوڕانە و دایکیان کار دەکەن.
والله مەسەلەی ئێرانە نازانم لە چێن دەردێن هەموو عەرەبە هەموو ئەوی دیکە ئێستا گەڕەوە بستە دوو بەخوای لەو 10 ساڵی دیکە وای دەدێتێ ئەمە دەبینە کمینە ئەوان دەبینە زۆرینە نازانم چ مەسەلەیە ئەوەی لێرەش لەدایک دەبیتن هەمووی بیان ویلادەی یعنی لێرە دڵی دەرسن کەنەما حەقیان هەیە وچ چ کوردی دەبیتەکە کورد بەنەما نازانم چ مەسەلەیە حکومەت چدا ئەوەی داهات ینی چی دانایە کە برێ لۆ مستەقبەلی چی دەدێتن يعني ئەگەرەوە هەبستە و بەخۆیەوە دەبنە زۆری نامە دەبینە کمینە هەتا ئەمە مندارێکمان دەی ماشەڵڵا ئەوانەوە زانم برێم چەند هەرێکە و 6 منداریان دەبێت زۆرن زۆر ینی نازانم چ مەسەلەیە ئەمن بەخۆم پێنجم هەیە ئێ بەس ماشەڵڵا ژن دێتن لە کلمەدا دەپەرتەوە بزانم عمری 17 ساڵە 6 دەچی لە دووە مشکەوەمەوەی کە نییە و برێەوەی خوایە ینی خوارزکەنە بەس مەسەلەیمان لەبەر هەویە ئەوی دیکە دوا ڕۆژیانەوە چێتن ئەوەی لێرە دەدایک دەبیتن هەمووی بەیانویلادی دەبیتە هەولێر یان دەبیتە کوردستان مەبەستم معناوێ سبەی نەوش حەق و حقوق وەچی من دەبیتن و ئەوان دەبنە زۆرنەوە دەبینە کمینەگە بۆ هەبستە دوو ئیشوکاریشیان نەهێشت ناوەڵە نەهێشت ئێستا بە نسبەت ئەو کێم هەیە ئەم گازی بە 1000 تێ دەکەم ئەوان کۆبۆنیا هەیە بە 450 تێ دەکەن ئەم دکرێ درێن 25,000 ئەوان بە 15,000 دەچێت خەڵک ئەم نابە ڕاستیەکەی بە گوێرەی ئاماری نووسنگەکانی کڕین و فروشتنی خانوبەرە هاتنی عەرەبەکان بۆ ئەم کۆمەلگایە لە چاوەڕابردوو زیادی کردووە و نرخی کرێخانوو بۆ 250,000 دینار بەرز بووەتەوە تقریبا مانگێک پێش ئێستا بووە و مزاهراتی بەغدایە کە دەستی پێکرد تقریبا ئەو ڕۆژی کە دەستی پێکرد ڕویان لاولێ کرد عەرەبەکانی بەغدا ئەوانەی سەر ڕێگای کەرکک پرۆژەکان لەوێشە لە قوشتمان هەیە زیاتر یعنی بەکری ڕۆیە و شوقانێک کە بەتاڵ بوونیان ئەوانەی کە ئیجارەکانیان زۆر بوو ئەوانەی کە ئێرەش ئەوانەی سەر ڕێگای مووسڵ تقریبا بە ڕۆژێک یعنی 20 خانی 22 خانی دەڕۆی بە ئیجار ئەوانەی کە مابوونەوە یان ئەوانەی قسەک تۆزێک کەونیش بوو هەر بەکرێ دەڕۆی ینی ڕانەوەستان لەسەرەوەی کە خانی نییە و یان خانەکان کەونە و یان شوقەکان جایز نییە و ئەوان مهم کە لە بەغدا هاتن ئێرە نیشتە جێبن ئێستا ئەو حەرەبانە لە بەغدا یان لە مووسڵ لە منەزەمات پارە وەردەگرن بە خێوکەری عێراقی یعنی ئەوان دەرین ڕاعەیە ئیجتیماعیە هەر منداڵێکی عەرەب کە لە دایک ببی معاشێکی تایبەت بەخۆی هەیە ئەوانەی کە وەزعیشیان خراپە هەموو عەرەبەک 350,000 خۆی وەردەگری مانگانە دەچینە کۆمەڵگای کاوە کە 10 کیلۆمەتر لە باشووری پایتەختی هەرێمی کوردستان دوورە و سەر بە ناحیەی قوشتەپەیە بەڵام دیمەنی نێو کۆمەلگاکە و ئامارەکانی شتێکی دیکەمان پێ دەڵێن هەتا ساڵی 2013 لە کۆمەلگای کاوە 350 ماڵی کورد و 12 ماڵی عەرەب بوون بەڵام لە دوای ساڵی 2014ەوە بەهۆی هاتنی بەردەوامی خەیزانە عەرەبەکان ئێستا 926 خەیزانی عەرەب لەم کۆمەلگایەدا نیشتەجێن ژمارەی خێزانە کوردەکان تەنیا 533 خەیزانە بە ژمارەش 3454 کورد بەرامبەر 5461 عەرەبن وەکو ئەم ئامارە دەری دەخات لە ماوەی 9 ساڵدا تەنیا 173 خەیزانی کوردی باشوور لەم کۆمەلگایە زیادی کردووە بەڵام عەرەبەکان لە 12 خەیزانەوە بۆ 926 خەیزان زیادیان کردووە ئەمە لە کاتێکدایە کەمپی کاوە تایبەت کرابوو بە کوردانی ڕۆژهەڵات واتە عەرەبەکان زۆرینەی ئەم کۆمەلگایە پێکدێنن ماوەی 3 مانگە شارەوانی قوشتەپە دروستکردنی خانووی نوێ لێرە ڕاگرتووە بە پێ زانیاریەکان لە کۆمەلگای کاوە ئەو کوردانەی کە 2-3 خانوو یا زیاتریان هەیە بە عەرەبەکانی بەکرێ دەدەن هەر ئەمەش بووەتە هۆکارێک بۆ زۆربوونی ئەو ژمارە زۆرەی عەرەب لە کۆمەلگای کاوە ئەم بنەماڵەیە لە ساڵی 2008 لە بەعاجەوە هاتوونەتە کۆمەلگای کاوە و
چواردە کەس لەم ماڵەدا دەژین. کار نییە و موچە نییە موچە نییە و خزمەت گوزاری نییە. لە قوتابخانەی عەرەبەکانی چۆن کوردی فێر بووی؟ تەمەنگت 8 مانگ بوو هاتنە ئێران. لەکوێوە هاتن؟ 2008 هاتن. چەند خۆشک و برات هەیە؟ ئەمانە خۆشک و برات؟ خۆشت 5 بران 5 ئەم 6. زۆربوونی ژمارەی دانیشتوان لەم کۆمەڵگایە بووەتە هۆی سەرهەڵدانی کێشەی خزمەتگوزاری. پێشتر خانی لێرە هەر بەکرێ نەبووە. ئێستا خانی هەرخانی بێ 250 دەکرێتی. قوتابخانەی عەرەب تایبەتە بە خۆیان کوردی تێدانە ئەوانی لەگە ئیمەنینا تایبەت خۆیان قوتابخانەیان لۆکرێت. ئەگەر ئەوها بڕواتن ئەوانەیە ئەمە لە ئاخری ئەگەر شتێک ببیتن مەسەڵەن لۆزمێ ڕیفراندۆم مثلا ئەمە دەنگمان پێدا ئەومان پێکرد و ئەوان لێرکانە ئەگەر بێت و ئەوانی بێن ناو مۆزوعەکەی ئەمە زەرەر دەکەین. خەڵکی مە وڵاتی خۆتی وڵاتەکەی خۆی خۆش دەوێت خۆشی دەوێت دەستی پێوە دەگری ئەوزە لە ڕووی کارەبایە لە ڕووی ئاوە بە تایبەت لە ڕووی ئاو یعنی ئەو لەوانەیە زۆر متەم نەبی بەوەیکەوە قفلی ئاوەکەی بگرتەوە کە پێداویستەکەی تەواو ئەو هەر بەردەوامە لە ڕۆیشتن ئەو تاسیرێکی زۆریە. کۆمەڵگای بەحرکەیە لە باکووری هەولێر. ئێرەش لە هاتنی بە لێشاوی عەرەب بێبەش نەبووە و لە هەر دەدانیشتووی ئەم کۆمەڵگایە 4 کەسیان عەرەبن و تەنانەت گەڕەک و قوتابخانەی تایبەت بە خۆیان هەیە. ماوەی مانگێکە لەگەڵ ژن و 2 منداڵەکەی لە بەغداوە هاتوونەتە بەحرکە. خۆی و هاوژینەکەی لە وەزارەتی پەروەردە گوازراونەتەوە پەروەردەی هەولێر. کێشەی مەزهەبی نێوان سوننە و شیعە بە تایبەتی لە دوای فراوانبوونی دەسەڵاتی حەشتی شەعبی هۆکارێکی دیکەی کۆچە لە ناوچە سونیەکانەوە. جیاوازی نێوان کورد و شیعە جیاوازیەکی زۆر گەورەیە. بۆ نمونە تاوەکو ئێستا گوێم لە کوردێک نەبووە بڵێت تۆ عێراقیت و من کوردم. لەوێ نەخێر جیاوازە تۆ سونیت و من شیعەم. ئەمە هەیە بەڵێ هەیە. مرۆڤیش کە شوێنی خۆی بەجێهێشت بۆ شوێنێک دەگەڕێت بتوانێت تێیدا ئارام بگرێت. دەچێتە ناو خەڵکی باش خەڵکێک کە هەڵسوکەوتیان لەگەڵت زۆر باشە. مرۆڤ ئەگەر توانی شتێک بکڕێت ئارامی و ئاسایش دەکڕێت. بۆ ئێستا وابی لەوە دەکەمەوە پشت بەخوا خانوێک بکڕم. تەنانەت پرسیاری نرخ و شتیشم کردووە کچەکەیشم کە مێردی کردووە وا خەریکە خانوو دەکڕێت. لە بەغدا کرێ خانوو کەمترینی ملیۆنێکە لێرە 350,000. واتە من بۆ ملیۆنە دەتوانم 3 خانوو بەکرێ بگرم. هاوشێوەی قوشتەپە و کانی قرژاڵە بەهۆی زۆربوونی ژمارەی عەرەب مۆڵەتی دروستکردنی خانوو لە بەحرکەش ڕاگیراوە. بەهۆی ئەمەوە خواست لەسەر بەکرێگرتن و کڕینی خانوو لەم کۆمەڵگایە زیادی کردووە. هەر ئەوە عەرەب بێت بڵێن وڵا عەرەب باشە بێت و سەرمای لێرە بەکاردەین و پارە لێرە دەمینتەوە 3-4 ساڵی دیوە کە فەلەستین ماڵ لێدێت. دەبی ئەمە قاتێ سەر چی نەقاتێ سەر ئەوە لە قاتێ بنبن چی ڕۆژە دڵیان لێ بچکا کە وەرنە خاڵی خۆمان تێک دەدەم. یعنی کە کرێشیمە خانی بە 200,000 بەدەست ناکەوێت ئەوان بە 300,000 دەگرن. ئێمە ئەگە بە 300 دەست نەکەون ئەوە 400 دەگرن. هەموو دەڕۆژ ناوبیتن ئەگەر 3 خانمان بەکرێدا بکرێت 2 مان فرۆشتی دێ. دێنجی سەرەوەی ڕێ پێ دەدەوە نە کە ئەمە ڕێبن چونکە ئەمە کە تعلیماتەکەی دەدەنی ئاسایشی ئەگەر ئەوان لۆمەڕێ نەکەنەوە بڵێن ڕێ پێدرەوە ئەمە ناتوان خانی بفرۆشنی لە هەموو جیادێ بە زۆربەی منتیقا ڕمادی لا یعنی لە دەوروبەرەی بەغدا لە میسل کەم دێن ئەو قەدیمەکان لێرە نا ئەوان زۆربیان نەچوونەوە بەڵام لای منتیقەی بڵێم ڕمادی و یعنی بەغدا پێدا خەلکی وەردە بە زۆری خەلکی وڵایە سنەکان زیاترن لە شیعەکان. تێبینی دەکەین ئەوانە عەرەبی عێراقین کە لە مووسڵەوە جیانە دێن زۆربیان موچەخۆرن. نووسنگیان لێرە هەیە پارەکەم و تەحویل لێرە دەکەی وەردەگیری زۆربەت زۆر جاران ئە لێرە نووسنگەیەکیان هەیە سەی دەکەین ئەو کاتەی ڕاتبیان دێ عنی بەبەر ناکەوێت زۆر قەڵەباڵغا. ئیتر نازانین بە چ شێوەیەکە ئەوانە هەمووی فەرمانبەرن لەوێ دەوام ناکەن لێرە ڕاتبەکەیان هەیە مەسەرەن تەقاعودی عەسکەری هەیە تەقاعودی مەدەنیە بەڵام ئەکسەریە یەکسەریت بە تایبەت ئەوانەی ژیانیان باشە هەموویان
موچەخۆرن موچەکانی شوێنە کوێرن یانی زۆر باش. لە بەحرکەوە بەرەو ناوچەکانی دیکەی دەوروبەری هەولێر دەچین. دیمەنێک کە ئەم ڕۆژانە زۆر کەس لە دەوروبەری هەولێر دەیبینن، ژن و منداڵ خەریکی ئاژەڵدارین. ئێمە لە ماڵەوە هەشت کەسی دوانیان کار دەکەن، باوکی منداڵان کرێکارە و موچەی حکومیمان نییە، هیچ پارەیەکمان نییە. سێ منداڵم دەچنە قوتابخانە، دوانیان کچن، ئەمە یەکێکیانە و هەردووکیان پۆلی پێنجن. کوڕێکم هەیە، ئەو کوڕم پۆلی شەشە، کوڕێکشم نابیستە، ئەو ناتوانێت کار بکات. دەچینە گردەچاڵ لە نزیک بەحرکە. ئەم خێزانە خەڵکی بەعاجی سەر بە پارێزگای نینەوان. سەقەر خاوەنی دوژن و هەشت منداڵە و پێشتریش حەوت منداڵی هەر بە بچووکی مردوون. ئێستا کوڕە گەورەکەشی 5 منداڵی هەیە. لەم خانووەدا دادەنیشن کە فەرمانگەی کۆنی کارەبایە. ساڵی 2005 لەگەڵ هەموو خزم و کەسوکاری کە نزیکەی 60 کەس بوون زێدی خۆیان بەجێهێشتووە. لەبەر ئاسایش بارودۆخەکە لە مووسڵ باش نەبوو. ئێمەش بۆ ئارامی هاتوین. خێزان و منداڵمان هەن، بۆیە لەبەر ئارامی و ئاسایش هاتوونێتە ئێرە. ئەمانەی ئێرە هەمە جۆرن، جبور و شەمەر و تێکەڵن. خەڵکەیە لە ڕەبیعە و بەعاجەوە هاتووە، لە شنگالەوە هاتوون، واتە تێکەڵن و هەموو لە پێناوی ئاسایشدا هاتوون. هەندێک لێرن و خەڵک هەن لە دوهۆکن و لە سلێمانیش هەن. سەقەر خۆی نەخۆشە و توانای کارکردنی نییە. کوڕەکەی لە کارگەیەکی بەرهەمهێنانی بلۆک کار دەکات و ژن و کچەکانیشی ڕۆژانە لە نێو گردەچاڵ قوت و خڕ دەکەنەوە. لە نێویاندا تەنیا مەحموود کوردی دەزانێت. لەگەڵ کچەکان شوێنی قوتوەکانم پیشان دەدەن. ڕۆژانە کۆی دەکەنەوە و کیلوێ بە 750 دینار دەیفرۆشن. لەم ساڵانەی ڕابردوودا ژمارەی دانیشتوان لە ناوەڕاست و باشووری عێراق بە شێوەیەکی زۆر خێرا گەشەی کردووە. گەرچی ئەم گەشەکردنە هیچ بڕیارێکی حکومی یان سیاسی لە پشتەوە نییە، بەڵام بەشێکی سەرەکی ئەو گەشەکردنە پەیوەندی بە ئاستی بیرکردنەوەی خێزانەکانی عێراقەوە هەیە کە زۆری ژمارەی منداڵیان بەستووەتەوە بە باوەڕی ئاینی یان نۆرمی کۆمەڵایەتیەوە. بەرزبوونەوەی ئاستی نەخوێندەواری، بێکاری، زیادبوونی کاری سەر شەقام و سوالکردن و کرێکاری بۆ منداڵ و گەنجانی عەرەب و کەمی هەلی کار بۆ گەنجانی کورد لە دیارترین ئەو کێشە کۆمەڵایەتی و ئابووریانە دەبن کە لە داهاتوویەکی نزیکدا بەرپرسانی هەرێمی کوردستان ڕوبەڕووی دەبنەوە. بەشەکی زۆری شۆڕشەکانیمە و کێشەکانیمە لەگەر پێ بەپێ لەگەر هەموو حکوومەتەکان بریتی بۆ لە نەهێشتنی گۆڕینی دیمۆگرافی شوێنەکان، بەڵام ئێمە هەست دەکەین وا دیمۆگرافی شوێنەکان وا دەگۆڕێت و گۆڕانکاری بەسەردا بێ ئەوەی کەس نوقەیلی و بێەوەی کەس بێتن دراسەک بکاتن، توێژینەوەک بکاتن کە ئەوانە ئەو لێکەوتانە چێکە ئەو کەسە دێتە وێن دەرێکا دێتە ئەو شوێنانی کە لە دەوروبەری شاری هەولێریان هەر شوێنەکە دیمۆگرافی شوێنەکە دەگۆڕ ئەو کەسە زۆربیان ئەمە دەتوان برم 150 کەسانە جارشکە ناگەڕێنەوە. کللتوری عەرەب منداڵ بۆ ئەوەی کە خێزانی گەورە بەخێو بکاتن، ڕەنگە ئەو جۆرە کللتورە بگەڕێتەوە لای ئێمە، ڕەنگە دووبارەکی دروست بی، ڕەنگە ڕێکبەڕێکی دروست بی. ئەوانە ڕەنگە ئەوەی ئێستەمە باسی دەکەین پاش 5 ساڵ کە لێکەوتەکە، پاش 2 ساڵ کە لێکەوتانە هەست پێ بکەین کە دروست دەبیتن لە نێوان کۆمەلگای ئێمە و کۆمەلگا لەوانەی خەڵک تێدا تاوانبار بکرێت، خەڵک تێدا بکوژێت، تاوانی گەورە ئەنجام بدرێتون. حالیان ئێستا شاری هەولێر پڕە لە عەرەب. ئەمە قەیناکە، ئەمە خەتەرێکی گەورە نییە، بەڵام قانونی تاپوو ئەمڕۆ لەم ئەخیرە حەقی هەیە هەر عەرەبێکی یەتەوە بۆ هەولێر حەقی هەیە تەملیک ئەکرێتەوە، ئەنجا شقە ئەبێت، عیمارە ئەبێت، خانوو ئەبێت، مؤسسەی شەریکەی ئەبێت. ئەمە بحقیقەتە ئەبێتە مایەیەکی چەسپاندنی ئەو عەرەبانەیەکی بە شێوەیەکی ظروفێکی تایبەتیان هەبوو کە هاتن لە ناوچەی خۆیان بۆ هەولێر بچەسپێن بۆ ئەوێ.
عەرەب لە هەرێمی کوردستاندا بەردەوام لە زیادبووندان. خەیزانە هەژارە قەبارە گەورەکان لە دەوروبەری شارە گەورەکانی کوردستان نیشتەجێ دەبن. دەوڵەمەند و مامناوەندەکانیش لە گەڕەکەکانی شار و کۆمەڵگە تازەکانی نیشتەجێبووندا شوێنی خۆیان دەکەنەوە. هەندێک لە بەرپرسان و کەسە خۆشگوزەرانەکانی عێراقیش بۆ پشووە کورتەکانیان دێنە کوردستان. هەندێک لەوانە بۆ پشووە کورتەکانیان شوقە دەکڕن. هاتن و نیشتەجێبوونی عەرەب لە هەرێمی کوردستان گفتوگۆیەکی دروست کردووە. بەشێک لە خەڵکی کوردستان دەڵێن لە ماوەی چەند ساڵی داهاتوودا زۆربوونی خێرای عەرەب ناسنامەی شارەکانمان دەخاتە مەترسیەوە. هەندێک لە خاوەنکار و پرۆژەکانی کوردستانیش دەڵێن عەرەب بزوێنەری بازاڕی کوردستان و هەبوون و هاتنیان زۆر باشە. لە کوردستانی نمونەی پێکەوە ژیانی ئاشتیانە لە ناوچەکەدا گفتوگۆ لەسەر زۆربوونی عەرەب زۆر ئارام بەڕێوە دەچێت. بەڵام هەستیش بەم گفتوگۆیە دەکرێت.